قوربانیکردن یەکێکە لە سونەتە گەورە و پیرۆزەکان ڕەگ و ڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ داستان و سەرگوزشتەی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام لەگەڵ ئیسماعیلی کوڕی. کاتێک خودای گەورە و کاربەجێ داوا لە پەیامبەرەکەی دەکات نەوە و جگەرگۆشە تاقانەکەی لە پێناو خوددا بکاتە قوربانی لەگەڵ پابەندی ئیبراهیم بە جێبەجێکردنی ئەو فەرمانە خودایە و ساخکردنەوەی بۆ فەرماندانی کردگارەکەی و سەلماندنی ئەو پەڕی جڵەپۆپەی بەندایەتی و ڕازیبوونی ئیسماعیلی تاقە شاسوار و گەنجە تازە پێگەشتوەکە. ئیدی لەو ساتەوە قوربانیکردن بوو بە سونەتێکی گەورە و پەرستیشێکی باو لە نێو پەیڕەوانی ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر تاسەری جیهاندا. ئەوسا گەر پەیامبەرێک داوای لێکرابێت جگەرگۆشەکەی بکاتە قوربانی و ڕوبەڕووی تاقیکردنەوەیەکی سەختی ئیلاهی ببێتەوە و پابند بێت پێوە، ئەوە ئەمڕۆ مسلمانان بە ماڵ و سامانەکانیان تاقی دەکرێنەوە. بۆیە لەم نێوەندەشدا لەگەڵ نزیکبوونەوەی هاتنی جەژنی قوربانی پیرۆز زۆرێک لە مسلمانان بە تایبەتی ئەوانەی کە پەروەردگار نەعمەتێکی ماڵ و دارایی پێبەخشیون ئەم سونەتە بەرز و پیرۆز ڕادەگرن. لە هەر ناوچەیەکی کوردستان بە جۆرێک و بە جۆرەها تایبەتمەندی یادی ئەم سونەتە دەکەنەوە. لەم چوارچێوەدا لە ناحیەی حاجیاوای سەر بە ئیداری ڕاپەڕین یەکێک لەو شوێنانەی کە یاد و مەوسیمی قوربانیکردنی بە شێوەیەکی بەرفراوان تێدا بڕەوە دەچێت. هەڵکەوتەی حاجیاوە و بوونی مەیدانێکی ئاژەڵ فرۆشان وای کردووە زۆرێک لە هاوڵاتیان ئەو سونەتە زیندوو بکەنەوە و تەنانەت زۆربەی هاوڵاتیانی ناوچەکانی تر ڕوو لەم مەیدانە دەکەن بۆ دەستخستنی ئاژەڵێکی باش و گونجاو بۆ قوربانیکردن. لە شارۆچکی حاجیاوە سونەتی قوربانی جێبەجێکرا بەگشتی لە سەر ئاستی شارۆچکەکە قوربانیەکە لە ئاستێکی باشدا بوو، هەرچەندە کاریگەری بودجە لەسەر بەتەواوەتی لەسەر خەڵکە بوو، بەڵام خۆشبەختانە جیاوازێکی باشە بوو بە شێوەیە کە زۆرتر بوو لە ساڵی پاش. دیارە بۆی ئەو پەیوەندیە کۆمەڵاتی کە لەو ناوچەی ئێمەدا هەیە، هەموو ئەو ناوچەی ئێرە کە چەند کۆڵانێکە بەیەکەوە قوربانی ئەنجام دەدەین، هەمومان بەیەکەوە گۆشتەکەی کۆ دەکەینەوە، دواتریش بەیەکەوە تەوزیع دەکرێت، یعنی وەکو شوێنەکانی نییە کە هەر کەسە و لە بۆ خۆی قوربانەکەی بەسەر جیرانەکانی خۆیدا دابەش دەکاتەوە، بە شێوەیەکی یەکسان لەسەر ئەو ناوچەی ئێمەدا دابەش دەکرێت. سەردەم وڵا ساڵانیش لە دەوری گوندەکانەگەر لە لادەی بووین کۆمان دەکردەوە لە دەستێکی و هەچ کەس ماڵێت تەشتێکی ئەوەندەمان بۆ دەبردن. هەموو ساڵێ ئێکەم داکەم بۆ خۆی قوربانی دەکرد. بە شێوەیەکی گشتی لەو گەڕەکەی ئێمە خەڵکێکی زۆر بەڕاستی بەشداری دەکات لە قوربانیداندا. هەر بۆ نمونە بۆ ئەم ساڵ زیاتر لە 20 مانگا و ژمارەیەکی زۆر مەڕووماڵات سەر براوە، خەڵکێکی زۆری هەژار پشکی بەردەکەوێت لەو خێرا. بێگومان ئەمەش کاریگەری هەم دەرونی هەم کۆمەڵایەتی هەم کاریگەری ئابووریشی هەیە، چونکە کۆمەڵای خەڵک هەیە بەڕاستی بەتایبەت لەو وەزعی ئێستادا کە توانای کڕینی لەوانەیە گۆشتیشیان نەبێت، بەڵام بەبێت جیاوازی بەشداریان پێدەکرێەوە، بەشیان پێدەدرێت. ئومێد دەکەم ساڵانە ئەم جۆرە نەریتە ئەم خێرە بەردەوام بێت بۆ ئەوەی هەم هاوکاریەک بێ بۆ خەڵکی فەقیر، هەم قوربانیدانیشە هەروەکو بە ناوی قوربانەوە ناونراوە.
ئەم دابوونەریتە لەم شارەدا مێژوویەکی دێرینی هەیە بۆیە ئەم یەک ڕێزی و پێکەوە ژیانە ئەوەندەی تر جەژنە کوردوتەنی دەکاتە هەزارەی جەژنان و هەر کوچە و قۆڵانێکی شاریش دەگرێتەوە کە کەشێکی ئیمانی و خوددا پێمەبەستبوونی پێوە دیارە و ئەوەندەی تریش خۆشەویستی لە دڵی تاکاندا زیندوو دەکەنەوە. هەروەها بۆتە کللتور لەم شارەدا لە ژەمەکانی نێوەڕوو ئێوارە دووکەڵی تکە و کەباب لە ماڵەکاندا بەرز دەبێتەوە و خێزانەکان ژەمێکی پڕتام و چێش نۆش دەکەن. ئەگەرچی قوربانیکردن لە پێناوخۆدا سونەتێکی گەورە و پیرۆزە لە هەمان کاتیشدا لە ڕووە ئابوووریەکەی بایەخێکی تایبەتی خۆی هەیە، بەڵام لە خودی پرۆسەکەدا لە ڕووە معنەویەکەوە جارێکی تر کڕینەوە و ژیانەوەی مرۆڤایەتیە.